زۆرترین مامەڵەی لەگەڵ هاوڵاتیان بە دیناری وردەیە. هەر بڕەپارێکی لە سەروی 5,000 دینارەوە پێ بدرێت ناچارە بە دیناری وردە باقییان بداتەوە. گرفتی سەرەکی ئەم بۆ مامەڵەکردنی لەگەڵ هاوڵاتیان کەمی پارەی وردەیە، بە تایبەت ئەو کاتانەی زۆرترین کڕیار پارەی زبرەی دەدەنێ و باقەکەی بە وردە وەردەگرنەوە. 600 بە هزارەکە کابراز 300 باگە هزارم باتێ 500 پێ نەبێت چی لێکم ئەمە جوورە کابراات سەوزەکە داهێنێ هزارەکە بەژێڵە و ئەیکا بە 600 کابرا 400 600 بۆ چیە یا کابرا 5,000 دایەتێ بای 1000 سەوزا باگە پێ نەبێت 4,000ەکەی بێتۆ بای 5,000 سەوزەی بۆ چیە تەنها بۆ فرۆشیاران نا، بەڵکو گرفتەکە بۆ ئەوانەشە ڕۆژانە کاری سەرەکیان مامەڵەکردنە بە دیناری وردەی عراقیەوە. ئەمان پارەی وردە لە فرۆژگا و بازاڕەکاندا کۆ دەکەنەوە و پارە کۆن و دراوەکان بە نرخێکی کەمتر دەفرۆشن بە کەسێک کە بازرگانی پێوە دەکات لەگەڵ بانکی ناوەندی عراقی. لە بەرامبەر گۆڕینەوەی ئەو پارە وردانشدا دۆلار وەردەگیرێتەوە. پارەی لۆک هەبوو شەدەی لۆک کە بلۆکی پێڵێن سربەسەرە درا، بەڵام ئێستا بە فەرقی 10,000 و 12,000 کەمتر لەگەڵا ئەفرۆشێ ئەو پارە لۆکە. واتە ئەو پارە لۆکە کە پێشتر هەبوو سربەسەرە درابەت ئێستا نسبەتەکەی ئەمە نەکەم بۆ 2250ەکە 100,000 درێ بە 100 دلار ڕوبیەکە، یعنی گەڵای 20,000 فەرقە. پێشتر بانکی هەرێم لە ڕێگەی حکومەتی هەرێمەوە دیناری وردەی لە بانکی ناوەندی وەردەگرت و دەیخستە بازاڕەوە. پارەی تازەمان نییە لەبەر ئەوە ئەم پارانەش بەڵام ماوەی 5 ساڵە بانکی ناوەندی عراقی هیچ بڕەپارێکی نوێی نەناردووە. ئەمانیش لە کاتی گۆڕینەوەی پارەی دراودا دەتوانن تەنها بڕێکی کەم بگۆڕنەوە، نەک ئەو کەمیە زۆرەی کە هەندێک کەس مامەڵەی پێوە دەکات. کێشەکە لە لای ئێمە نییە، کێشەکە لە بەغایە لە بانکی مرکزی بەغا لەبەروی جاران ساڵانە تقریبا 5 ساڵ لەمەوە پێش پارەی تازە و دروست و لۆکمان بووە هات ئێمەش تەوزیعمانە کرد بەسەر هاوڵاتیان و فەرمانگەکانە، بەڵام نزیکەی ئاوا 4-5 ساڵ ئەبێ پارەیەکی زۆر کەمی تازەمان بووە خاستن وردە. مامەڵەکاران دەڵێن ئەگەر لە ماوەیەکی نزیکدا بانکی ناوەندی بڕێکی زۆری دراوی 250 و 500 و 1000 دیناری نەخەنە بازاڕەوە، ئەوە کێشەکە تەنها لای ئەوان نامێنێتەوە، بەڵکو دەبێتە گرفتێکی گشتی و ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە و بە ناچاری نرخەکان بەرز دەبێتەوە. بەو پێی زۆرینەی هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستی ڕۆژانە پێویستێکی زۆریان بە پارەی وردەیە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.